هەندێک کوردانە بەحسا مژاری بکەین تایبەتیژی بەحسا جادێ و عێراقی و بەغدای و چونەتنەوە جواتۆنەرە عێراقیدا و ڕەتکردنەوە کاندیدکردنە محەممەد شیع سوودانی بەڕێز ئاری هەرسین ئەندامێ بەرێ پەرلەمنتۆ کوردستانیش سلێمانیت گەرمەدەوە بەڕێز ئاری ئەفدەمیا باش گەپ کورتی جارێ ئەز بەحەس بکەم ئەوە تەدیتی ئەڤرۆ تو دێ چێ پەیڤەکی بودانی چێ ڕستەکی دێ بودانی زانی ئەوە کارتی فشارە یعنی ئەگەر زۆر بە کورتی مادام تۆ وتە بە کورتی منیش بە کورتی پێتەڵێم ئەو کارتە فشارە باشترە لە کاتیۆشا و ساروخ و ئەلەم شتانە وانە یعنی عێراق ئەگەر وابی وڵاتێکی زۆر دیموکراسیانەیە نییە نا ئەزانی چوانە سەریکە عێراق لەبەری وڵاتێکی هۆمۆجین نییە عێراق هەر لە دروستبوونیەوە وڵاتێکی یەک پارچە و توم و تۆڵ و مرکزی و ئەمانیتیانە بۆ مەگەر بە دیکتاتۆری ئەوەی کە ڕژێمی بەعس کردی کە شتێکی زۆر نائینسانی بوو بەڵام مەبەستمەوەیە ئەگەر ئینسان بڵێن قەرار بدا لەسەر ئەوەی کە تۆ کامیانە پێ باشترە یعنی خەڵک بە کاتیۆشا و بە ساروخ لەگەڵ تا قسە بکە یا کۆمەڵێک گەنجی خوێنگەرم بنێرێ بۆ بەردەم پەرلەمان و بۆ زۆنی ساوس لە بەغدا طبعا ئەوەی دۆمیان باشترە وانە ئەی ئەگەر کوردانە باسکەین مەسەلەن جارێ ئەو جارە وەکو چاودێرێکی سیاسی یان وەکو سیاسەتوان وەڵام بدەیەوە مەسەلەن کورد دەتوانی بڵێ ئەوە بەدەستم نەبوو بەس بەدڵم بوو ئەزانی من ناتوانم وەکو چاودێری سیاسی قسە بکەم لەبەری من ئەندامی پارتی دیموکراتی کوردستان وەکو پارتیەک لە هەر شوێنێ قسە بکەم تەمسیلی وەکو پارتێک بە عەرزەکەم سەیریکە ئەمەی کە کرا ئەمە کارتێکی فشارە لەلایەن لایەنێکی سیاسیەوە ڕەوتێکی سیاسیەوە یا بزوتنەوەیکی سیاسیەوە لە عێراقا خۆزگا هەموو ناڕەزاییەک بەو شێوەیە بووایە کە خوێنی تیا نەڕژایە کە مڵکی گشتی وێران نەکرایە بەڵام دەنجی ناڕەزایی بەرز بکرایەتەوە یعنی بڵێن بە شێوەیەکی مەدەنی ئەمە بە شێوەیەکی مەدەنی دەنگ بەرزکردنەوەی ئەمە شتێکی باشە با لایەنەکانی تریش یعنی وەڵامیان هەبێ ئیتر لایەنە شیعەکانی ترن یا سونیە یا ئێمەی کوردین یا هەر کەسێکە با وەڵام بداتەوە کاتێکی باش بوو لایەنە کوردیەکان گەڕاوە بۆ ئەوەی باشتر زووتر ڕێکەون لە سەرکاردیدکردنی کەسێک بۆ پۆستی سەر و کۆمار دەتوانن کەڵکلی وەربگرن یان دیسان کات دەڕوە ئەزانی یەکشت زۆر مهمە ینی ئەمە پێویست ناکە ئینسان زۆر عەبقەری بێ لە سیاسەتا بۆ ئێمە بزانێ بەڵام بۆ ئێمەی کورد هەمیشە بە درێژایی تاریخی ئەم 400 ساڵە یەک ریزی لە ئۆکسزین زەڕورترە ئێمە لە هەرێمی کوردستان پێویستە ڕێک بکەوین کێمان ئەوێ یا چەند کاندیدمان هەیە بۆ پۆستی سەر و کۆمار کە هەمومان متفقین لەسەری ئەنجا دوێنێ باشتر بوو لە ئەمڕۆ و پێرێ باشتر بوو لە دوێنێ بەڵام یعنی نەچۆ بچێ ئێمە ئێستا و یعنی بڵێن ئەم شەویش و سبەینێش هەر ئەتوانین ڕێ بکەوین بەڵام زۆر گرنگە بۆ پێگەی سیاسی هەرێمی کوردستان ئێمە ڕێ بکەوین لەسەر بربژێرێک دوانسیان خۆمان ڕێ بکەوین نەک ئەوەی خەڵک فەرزکەین خەڵک فەرزکردن نا ڕێ بکەوین لەسەر بربژێرێک کە بزانین ئەتوانێت پارێزەری هی بەرژەوەندێ باڵەکانی گەل و خاچی پیرۆزی کوردستان بێ ئێستاش پاردەم ئەگەر وانەکەین ئەوە عیبێکی گەورەیە ئێستاش پارتی هەر یەک کاندیدی هەیە ئێستاش ئێمە هەر یەک کاندیدمان هەیە بڵێ یەکێتی هیچ ڕایەکی جیازی هەیە مەسەلەن دوای ئەوەی ئەو ڕۆیدا لە بەغدا یەکێتیش هەتا ئەم لەحزەیە من شتی فەرمیم نەبیستووە لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیە لە سەرۆکەکەیان معنای ئەوەیە هەتا ئێستاش هەر ئەو وەزعەیە هینە وەکو خۆی بەڵام حەزەکەم شتێک بڵێم لەسەر خۆمان ئێمە وەکو پارتی ئێمە پێمان وایە سیاست بە عینادی ناکرێ بۆیە ئێمە عینادی ناکەین مفاوەزاکەین لەسەر ئەساس خەڵکی تر عینادیەکە لەبەرەوەی ئێمە نەچوینەتە سەر شاخێک و سەرکەلی شەیتان و بڵێ ناینە خوارێ
ئینسان بۆیە مفاوزەکە معنای ئەوەیە حازرە یعنی بدە بسێن بکە بڵێ من حازرم بێمە پێشەوە حازرم هەندێک لە ئاڕایی خۆم خۆش بم مثلا پاسی لە بەرامبەری چی دەچێتە پێشەوە لەگەڵ یەکێتی مثلا لە بەرامبەری چی لەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستە لەو ڕاستیە تێبگا کە پارتی عینادی لەسەر کەسایەتی کەس ناکە یعنی شخصیەتی کەس بە ئینگلیزی the personality بەڵام ئێمە عینادی لەسەر شتێکترەکەین ئەو کەسەی کە ئەبێ بە سەرۆکۆماری عێراق ئەبێت پارێزەری هی بەرژەوەندیە باڵەکانی گەل و خاچی پیرۆزی کوردستان بێ ئەگەر ئێمە لەوە تەئکید بین هەر کەسێ بێ بۆمان هیچ گرنگ نییە ئیتر کاندیدی خۆمان بێ خەڵکی تر بێ ئەگەر ملاحەزەمان لەسەر کەسیش هەبوو بێ ئەجا با قسەکەم تەواوکەم تخوا ئەگەر ملاحەزەمان لەسەر هەر کەسێک هەبوو بێ لەبەر خاتری شخصیت و تاکە کەسی خۆی نەبووە یعنی چ لێ لەبەرەکە چنانێ خوا بۆ چۆ سەفەرەکە ئەوە نا لەسەر ئەدای سیاسەتکردنی بووە لەسەر ئەوە بووە کە ئێمە ملاحەزاتمان هەبووە لەوەی کە نەیتوانیوە پارێزەری هی بەرژەوەندیە باڵەکانی هی گەل و خاچی پیرۆزی کوردستان بۆ پۆست و کاندیدکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆک وەزیران لەلایەن چوارچێوەی هەماهەنگیان شیعەکان بەگشتی پارتی هەمان قسەی هەیە مثلا کەساتێک بێ خزمەتی هەموو عێراقیەکان یان بەلایەوە گرنگ نییە ئەوە شتێکە تایبەتە بە شیعەکان لایەنە عێراقیەکان ناخۆ ئێمە یعنی ئێمە بە گاڵتە سیاست ناکەین لەگەڵ لایەنە عەرەبیەکانی عێراق ئێمە سیاستکردمان بە جددیە و زۆر خەمخۆرین حەزەکەم شتێک بڵێم لای ئێمە وەکو پارتی جارێکتر ئێڵێمەوە مۆزوع کەس نییە مۆزوع ئەوەیە لەبەری کەس چێ کاندیدیەکە لایەنێکی سیاسی کاندیدیەکە خۆی لە ماڵەوە نایە خۆی کاندیدکا بڵێ خەڵکینە منە بم بە سەرۆک وەزیرانی عێراق ئەو لایەنە سیاسیەی کە ئەو کەسە کاندید دەکات بە چ بەرنامەیەک دێتە پێشەوە نیەتی چییە هەتا چەند نیازی هەیە ئەم دەستورەی کە هەموو خەڵکی عێراق یا بڵێن زۆرینەی دەنجی پێداوە جێبەجێ بکە ئێمە لەسەر ئەساسی ئەوە سەیری سەرۆک وەزیرانەکەین لەک لەسەر ئەساسیەوەی ئەمە ناوی چییە ناوی باوکو و باپیری چییە یا ئەمانە ئەبێ بزانین ئەوەی کە پشتگیوانی ئەکا ئەو لایەنە سیاسیە نیازی هەیە چۆن سیاست بکە نیازی هەیە لەم 4 ساڵی داهاتووە چۆن معاملە لەگە کێشەکانی کوردستان مادەی 140 شایستەدارایەکانی پێشمەرگە میزانیەی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن معاملە لەگەڵەمانە بکە لەسەر ئەساسی ئەوە ئێمە بڕێک لەسەرین بەس کاک ئاریمە بەستم ئەو بووە کە لایەنە شیعەکان یان عەرەبی عێراقی تەداخلی ئەوە ناکەن کە چ کەسێک لایەنە کوردیەکان کاندید بکرێ بۆ پۆستی سەرۆک کۆمار لای ئێوە ژوایە ئێوە تەداخل ناکەن یان بەجددی ئێوەش بەشدارن لە مەسەن ئەگەر کەسێک بی ئاخر لایەنە کوردیەکان لێ ڕازی نەبن ڕەتی دەکەنەوە چ هێزێک چ کارتێک بەکاردێنن بۆ ئەوە کە تازە محەممەد شیع سوودانی وا بزانم کارتەکەی سووتە بدەیەمەوە بەڵێ جا بە عەرزەکەم من دوو جواب بدەیەمەوە یەکەم کێ ئەڵێت لایەنەکانی تری عێراق هیچ تەداخل ناکەن لە کاندیدکردنی یەکێک بۆ پۆستی سەرۆک کۆمار کێواڵێ وا دیارە نازانم ئەمە یەک تۆ حەقی پرسیارە هەیە جا بە عەرزەکەم هەرچەنە تۆ سەحوفی تۆ حەقی پرسیارە هەیە من حەقی پرسیارم نییە بەڵام لە خۆمی یەکەم ئەو پرسیارە لە بینەرانی ئەم کەناڵە بەڕێزەیەکەم کێ ئەڵێت لایەنە شیعەکان یا لایەنێکی سونی یا کەسێکی بێلایەنی عەرەب لە بەغا لە شوێنێکی تری عێراق بڵین قسەیەک دوو قسە سێ قسە ناکات لە مەسەلەی بڵین کاندیدکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆکە ئەمە کورد بکەم بەڕێزایی کورد یعنی هەر لەبەر ئەوەش لایەنە کوردیەکان ڕێک نەکەوتون چکە ئەوان قسەیان هەیە ئەگەر نە کورد بە ئاسانی ڕێک دەکەون یانی بەشێکی ئەوەیە ئەزانی بە عەرزەکەم وەکو چۆن لە ڕابردووە هەموو کێشەکانی هی کورد دوو بەش بووە بەشێک خۆی لە ناو خۆیان یەک ڕیز نەبووە و بەشێکی دەستی دەرەکی بووە کە نەیهێشتۆ کورد لە ناوێکە ڕیز بێ ئەمەش وایە ڕاستە خەڵکەتوانێ گلەی لێ ئێمەوەیشێتی بکا کە ئۆباڵی دیاری نەکردنی کاندیدێکی هاوبەش لە ئەستۆی ئێمەوەیشێتی نیشتیمانی کوردستان ئەوە ڕاستە بەڵام بیرمان نەچێت ئەم شتە بەس ئێمەوەیشێتی نین خەڵکیش هەیە لە دەرەوەی کوردستان خەڵک هەیە
لەوانەیە عەرەب بێ یا لەوانەیە عەرەبیش نەبێ ئەوانیش دەستیان هەیە لەوەی کە بڵێن پەنجە بۆشێنن یا ئەم گۆمە بشڵەقێنن کە ئەوە ڕوونەیە ئەوەی لە بینی ئێمەی شێتی ئێمە بتوانین بگەینە کاندیدێکی مشترەک ئەنجا ئێمە ئەوەی سەرۆکوەزیرانەکە ئێمە بەس فاکتەری خێر و پۆزتیڤ ئەبین وەکو پارتی حەزمە کرد بڵێم وەکو هەرێمی کوردستان بەڵام هێشتا وەکو هەرێمی کوردستان ئێمە یەک مشنین بەڵام وەکو پارتی ئێمە فاکتەری خێر ئەبین بۆ ئەوەی سەرۆکوەزیرانێک یعنی بچێتە بینای سەرۆکوەزیران هی بارگای حکوومەت لە بەغدا کە سەیری بەرژەوەندیە باڵەکانی خەڵکی عێراق بکە خەڵکی بە تایبەتی خەڵکی چەوساوە خەڵکی هەژار و بندەست و ئەو گەندەڵیانەی کە هەتا ئێستا هەبوون و بەردەوام بوون لە عێراقا بەجددی لە ئەجندایە بێ کە یعنی چارەسەریان بۆ بدۆزێتەوە ئێمە فاکتەری خێر ئەبین ئێمە ڕێگە ناگرین یعنی ئێمە نابین بە بەربەست هەواڵێکی نوێم لە بەردەستە ئەوە بۆی بخینم توش لە ناو یعنی ئەم ڕۆماڵە بووی ڕەنگە بەدەست نەگەیشتبی بەس بۆی توش ئاگاداربی جارێ بە ئەو بڵێم بینت لەگەڵ مەلا بەختیار لەم ئاخیراندا چوونە نزیک بوونەوە باشە وەڵی من کاک مەلا بەختیار دایم بە پیاوێکی زۆر شۆڕژێر و خوێنەوارم زانیوە و زۆر لەسەر ئەو کەسێکی نزیک و بە برادێکی زۆر عزیزی خۆم ێزانم لەسەر ئەم پێشاتانە مەلا بەختیار ئەندامی ئەنجومەنی باڵای بەرژەوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پامێکی هەبووە بە پێویستیشی زانیوە بە پەلە کۆبوونەوەیەک لە نێوان پارتی و یەکێتی بە ئامادەبوونی سەرۆکەکان ڕێک بخرێ ئیتر بوو تاوتوێکردنی پێشاتەکان و چارەسەرکردنی کێشەی سەرۆکاتی کۆمار جارێ هەتا ئێستا با بڵێم چ قسەت هەیە لەسەرمە یعنی وەکو چۆن بڵێ ئەم جارە یەکێتی دەست پێشخەریەکی کردووە دانیشن بە ئامادەبوونی سەرۆکەکان ئەم کێشەیە چارەسەر بکرێت بە تایبەت دوای ئەمڕۆکە لە بەغدا ئەمە ڕوویداوە من وەکو ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگای سلێمانی و هەڵەبجە دەنگی خۆم ئەخەمە پاڵ دەنگی برای بەڕێزم کاک مەلا بەختیار چکە ئەو قسەیەکی خێرە ئەوە لە پێناو بەرژێندێ و باڵەکانی خەڵکی کوردستان و سەروەری خاچی پیرۆزی کوردستانە و من دەستخۆشی لێکەم و ئەوە منش دەنگی خۆم یەخەمە پاڵ منیش هەمان داواکەم بەشی دووەمی دەڵێ سەرۆک بارزانی و سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی و سەرۆک کۆماری عێراق بەرهەم ساڵح و سەرۆکی یەکێتی بافت تاڵبانی و جێگیری سەرۆکی حکوومەتیش قوبات تاڵبانی ئەوان لە کۆبوونەوەکە بن پارتی هیچ مشکلێ لەگەڵ ئەو کەسانە نییە کە لە کۆبوونەوەکە حاضر بن بۆ ئەوەی بڕیار لەسەر بدرێت من لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ برای زۆر عەزیزم کاک مەلا بەختیار من پێم وایە وجودی کاک دکتۆر بەرهەم لەو ناوانی کە تۆ برد ئەوانی تر هەمووی تەواوە بەس ناوی ئەو زیادەیە بۆ لەبەری ئەو تەرەفە لە مۆزوعەکەیە ئەو کاندیدە بۆ سەرۆک کۆمار ئێستا ئەگەر جەنابە بۆ نمونە ناوی هەواڵ و برای ئازیزم کاک ڕێبەرەحمەتیش بێنایە من عینی قسەمە کرد کاک دکتۆر بەرهەم ئەو لەو جەمعەیە زیادەیە لەبەری تەرەفە ئەوانەی تر پێویستە بەیەکەوە دانیشن 100% من لەگەڵ کاک مەلا بەختیارم ناقص کاک دکتۆر بەرهەم ئەویش نەک خوانە خواستە لەبەر دژایەتی کردنی بەڵام لەبەر خاتری ئەوەی ئەو تەرەفە ئەو کاندیدە ئەو نابێ خۆی لە دانیشتنەکە دابنیشە بێ خەڵکی تر دابنیشن ئەوە قسە یەکێتی پلانی پارتی لەو ئاخیرانە هیچ هەبووە دیسان دانیشن پێکەوە هەولێر بچنە بەغدا یانێ سلێمانی بێن بۆ هەولێر ڕێککەون پێشەوەی بچنە بەغدا ئێمە هەتا ئێستا لەوانەیە جەناب بە حکمیەوەی کە سەحوفیت متابعیت لەوانەیە خۆت متابعە و کرد بێ کە هەتا ئێستا ئێمەوەی شێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوەی بەردەوامان لەگەڵ یەکتری ڕاوێژکردن هەیە لەوانەیە بۆیە زۆر کەس هەندێک پرسیاری لێ مێشکابێ لە بەرێمە دوورێ لە کامێرەی تەلەڤیزۆن و لە میدیاکان وەکە بەڕێی من ئەوە ئێمە شتێکی زۆر باشمان کردووە بۆ سەلامەتی مفاوزاتی بینی ئێمەوەی شێتی نیشتیمانی کوردستان لە دەرەوەی شاشەی تەلەڤیزۆن و ڕۆژنامە و سایت و سۆشیال میدیا و ئەمانە ئێمە پەیوەندێکی زۆر باشمان هەیە و ئینشاءڵڵا بە ئاڕاستەیەکی زۆر باشە ڕاچوون کە هەردووکمانیە حقیقەت هەیە زانین ئێمە گەر بە یەکەوە نەبین کەس براوە نییە بەڵام ئەگەر بە یەکەوە بین خەڵکی کوردستان براوەیە با دیسان بچینەوە بەغدا
دوای ئەمە کاردانەوەکان دەرەنجامەکان چێ بن مەسەلەن بڵێ تەواو شتێک نەما بە ناوی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەرلەمانی عێراق یانیش دیسانەوە لە شەمە کوبوونەوەیان دەبێ باسی ئەم مەوزوعە دەکەن دیسان داوا دەکەن چوارچێوەی هەماهەنگی ڕێکەون لەسەر کاندیدێک نا ئەمە یعنی لەگەڵ ڕێزم بۆ جوهدی هی ڕاوتی سەدر ئەمە شتێکی ئەمە شۆڕژ نییە ئەمە سەورە نییە ئەمە بەکارهێنانی یەکێکە لە کارتەکانی فشار بەرامبەر ئەو وەزع سیاسی کە هەیە و بەرامبەر لایەنەکانی تر من بڕا ناکەم ئەمە شتێکی زۆر زۆر گەورە یعنی نەتیجەیەکی هەبێت لەسەر سیاسەتی هەفتەی داهاتوو یا ئەمڕۆ یا سبەینێ یا ئەمانە ئەو کارتێکی فشارە و بەکار هاتووە و اینجا تۆ قسەیەکی کرد لەسەر هین بڵێن لەسەر ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجومەنی نوێنەرە ئێرە شەرقی ئەوسەتە ئێرە سویسرا و سوید و بڵێن دانمارک و بەریتانیا نییە بۆیە وەکو وڵاتێکی وەکو لوبنان لە عێراقا حکم ئەبێ بە تەوافق بێ ئەم تەوافقی چۆنەگرێ ئەبێ سەرکردایەتی هێزە سیاسیەکان لایەنە سیاسیەکان حیزبە سیاسیەکان ئەمانە بە یەکەوە لە دەرەوەی پەرلەمان ڕێکەوتە بن ئەنجا پەرلەمان توانای هی بڕیاری هەیە یعنی بە قەناعەتی من ئینسان نابێ خەو ببینێ سیقە نەماوە بەڕێزاری سیقە نەماوە مەسەن بە تایبەت دوای بڵاوبوونەوەی دەنگەکانی نوورمالکی شتێک نەماوە بە ناوی سیقە و باوەڕپێکردن لە نێوان سەدر و مالکی بە تایبەت یعنی ئەوانە لە ناو چوارچێوەی هەماهەنگی بمانەوێ نەمانەوێ ڕەنگە بڕیار زیاتر لە دەستی مالکی بێت لە دەرەوەش هەر لە دەستی سەدرە ئەو سیقەیە چون بگەڕێنەوە خۆ علاقی ئەزانی من دووش دەڵێم یەکەم ئەو سیقەیە چ علاقەی بە پەرلەمانەوە هەیە ئەوەی دەرەوەی پەرلەمانە آخر من بەسیش ئەوەیە تۆ ئەڵەی لە دەرەوەی پەرلەماندانی شڕێکیان دوای ئەوە پەرلەمان بالضبط ئەنجا ئەوەی کە تۆڵی ئەم متمانەیە نەماوە جا منیش پرسیارەکەم بۆ متمانە قەت هەبووە یعنی سەیری حکمی عێراقە هەست پێ دەکەم لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە جارێ دەوڵەتی بالضبط لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە دەوڵەتی عێراقی عەرەبی دەبێ عەرەب حکمی کردووە بە حیاتی کورد حکمی دەوڵەتی عێراقی نەکردووە دەوڵەتی هینی عەرەبی عێراقی لە دروستبوونیەوە کارێکی کرد کە کورد متمانەی بە دەوڵەتی هی عێراق نەبێ هەر لە ئەوڵەوە بە یارمەتی فڕۆکە جەنگیەکانی بەریتانیا لە ساڵی بیستەکان لە جیاتی مفاوەزە لە جیاتی جۆگرتن لە یەکتری بە بۆمبا و دواتر بە ناپاڵم و دواتر بە ئیختیالات و دواتر بە ئەمنە سوورەکە و دواتر بە ئەنفال و بە شیمیایی باران لەگەڵ کوردە هاتوون ئەمە باسی خۆمانەکەم وەکو کورد بەڵام ئەوان خۆیان لە بینی خۆیانە ئەو متمانەیە بۆچی دروست نەبووە ئەمە چیرۆکەکەی 1400 ساڵ دوور و درێژە لەبەرەوەی دوو لایانی عەرەبی کە لە بەغاهن سوننە و شیعە ئەمە شتێک نییە ئەم 3 ساڵە و 4 ساڵە و 5 ساڵە و 10 ساڵە و 20 ساڵی ئەخیر دروست بوو بێ ئەمە 1400 ساڵ تاریخی هەیە ئەنجا بۆیە یعنی ئینسان کە قسە لە سەرم شتاناکە نابێ پاشخوانە بچێتەوە شتێکی جەب عەرزەکەم لە علمی تاریخە شتێکی بەناوبانگ هەیە کە ئەڵێن مێژوو بریتی نییە لە ڕیزبەندی ڕووداوەکان مێژوو بریتیە لە ڕووداوەکان و هۆکارەکانیان و چارەسەر چییە؟ اینجا ئەوە چارەسەر بەس بریتیە لە پشوو درێژی لە مرونەت لە دڵگەورەی لە جۆگرتن لە یەکتری ئەنجا لەسەر ئەساسی ئەمانە ئەوەی کە خۆوتە متمانە بە یەکتری کردن ئەوەیە چارە هیچی تر کورد بە تایبەت پارتی دەڵێم ڕازیە بەوەی ئەگەر دیسان هیچ دەرەنجامێکی نەبوو لەسەر هیچ شتێک ڕێک نەکەوتن هەتا پارتیویەکێتی و لایەنە شیعەکانیش لەسەر پۆستی هەمسەر و کۆمار و هەمسەر و کۆزیران هەڵبژاردن دیسە دووبارە بکرێتەوە کە ئەوەش گوترا کە خاوێنترین هەڵبژاردن بوو ئەسڵەن لە مێژووی عێراق دوای ڕوخانی ڕژێمی باس ڕازیم بەوە ئەزانی خۆی سەریکە ئەوە ڕاستە ئینسان لە سیاسەتە نابێت تەسلیمی هینی ئەحداث بێ نابێت تەسلیمی ئەحداث بێت بەڵام
ئەمەی کە ئێستا تۆ باسی کرد ئەگەر ئەمانە هەمووی ڕووبا هەموو ئەم شتانە ڕێگەنەکەوتن لە سەر بڵێ هەڵبژاردننی سەر و کۆمار ڕێگەنەکەوتن لەگە هەڵبژاردننی سەر و وەزیران و تەشکیلی حکوومەت ئەو کاتاوی کە تۆ ئەبێ بە تەحسیل حاصڵ هەموو ئینسانێکی عاقڵ ئەبێت تعاملی الساعە یعنی هی ئەو کاتە لەگە تەحسیل حاصڵ بکە ئەو کاتە ئێمەش یعنی وەکو پارتی سەری هەموو وەزعەکەکەین ئێمە ئازاین کە بە تاقی تەنیا لە هەموو عێراقا ناتوانین مەسیرەی سیاسی یا بڕیاری سیاسی بە تاقی تەنیا بگۆڕین ئەو کاتە سەیرەکەین و من تەسەورەکەم لە کاتێکی وایە ئەو حتمما کۆدەنجیەکە بێت کە ئێمە لكل حادث حديث بەشێکی بین لەو کۆدەنجیە باسی دەستیوەردانەکان بکەم لایانی دەرەکی بە تایبەتی ئێران هەست پێ دەکرێت بە تایبەت لەو کاتانەی کە ئەم کارتی فشاری لەلایەن سەدرەوە بەکاردەهێنێ جوڵانەوەی شەقام و خەڵک و چوونەوە بۆ خۆپیشاندان هەست پێ دەکرێت کە ئێران لاواز بووە لە عێراق ڕاستە ئەوە یان هەڵەیە ئەزانی نا هین ئێران هەمیشە فاکتۆرێکی لە دوای 2023 طبعا هەمیشە فاکتۆرێکی زۆر بە قوت بووە لە عێراقا لەبەرەوەی سەرمایەگوزاری کردو لەسەر عێراق یعنی ئەمە ئینسان شتێک بڵێ ئەگەر ئێران لە عێراقا بە قوت بێ ئەمە خێرێک نییە کەس پێی کرد بێ وەکو چۆن ئێران لە سووریا بە قوتە لە لوبنان و لە یەمەن بە قوتە لەبەری سەرمایەگوزاری تیا کردووە یعنی هەم پارەی تیا سەرف کردووە هەمان دجار خوێنی بۆ داوە ماندوو بۆ ئەوە هەروە بە ئاسانی وازی لێ نایەنێ خۆی بە شەریکە زانێ خۆی بە ساحێب ڕازانێ خۆی بە ساحێب بڕیارە زانێ ئێران زعیف نەبووە ئێمە ئەبێ سێری ئەوە بکەین کە ئەم گۆڕانکاریانی کە لە شەرقی ئەوسەط ئاکرێ کە ڕێکەوتنی یعنی بەشێکی زلهێزەکان لەگەڵ هێزەکانی منتیقەکە لەگە وڵاتانی منتیقەکە ئەمە کار و کاردانەوەی هەیە لەسەر کردداری سیاسی هی وڵاتان بۆیە بۆ ئێرانیش لە کاتێکە کە خەریکی مفاوزاتێکی زۆر جددیە لەگە سعودیە ئەبێ مفاوزاتی بڵێن دۆسێ ئەتۆمی بکە لەگەڵ ئەمریکا ئەم سێ چوار شووتیە بەدەستی ئینسان هەڵیگرێ ئەبێ زۆر زەریف و زۆر بە سەلیقە سیاست بکە زۆر لەسەر خۆ بێ و ئێران لەوایە زیرەکن زۆر باشە زانن کە چۆن تەعامل لەگەڵ مۆزعیا بکەن بەڕێز ئاری هەرسین ئەندۆمە بەرێ پەرلەمنتوە کوردستانی هیچ سلێمانی دیالمەدا بوون گەلک سپۆس بووە